بله بینران آوا کجه دلخوشیه جه سرنجه بگمان لوان همو بویر نخواستی داده میکو حالات کن هرما کردستانی توشی بویران بن چن قوم بونه به بوان رید قاچا بهر آیه که به حکومت هرما کردستانی بجدیتی تسرخت و سروی که حکومت هرما کردستانی جب خو سر پرشکا و پروسسی دیگه طالبان به هرما کردستانی تنها وگراندن بگمان کسیندن تنا سرپرستی کردن که آوا کل ایتالیا و گل بیارندن جی بی آیه که وقت خالق هرما کردستان هر کی و دنیای بل نوا درگاه جدابه به خدانی نه حکومت هم بجدی کار دیگه جبو و گراندن آوانو جبو چهار سر که نراف شام برحال برئیس دکتور علی دولمری بر پسینو نراد که حکومت هرما کردستان لفرانسا گلمه دکتور دمات باش به دکتور ایدی پرسا کجبریه پرسا که کفناره بتایبتی نهادا لا آسیا بگیره لا افریقا بگیره لا همو ولاتان خلیج حاول ده قصة ولاتين أوروبا بكام كم هرما كردستان دست بكام قالوا ما نها أوروبا فعلا أو جنتية كو خالك ما بفي آي مجازفة بجانا خبكة بهر آي بقصة ولاتين أوروبا بكا ريساو يساي نهاية يكتي أوروبا بتايبتي فرنسا كو يكش ولاتين بباندورين يكتي أوروبايا جبو كجبران فعلا أو هندري نشاندرة أو هندر دلخوش كيرا كو خالك بفي آي بيت بله شلواش پیشکی سرخوشی ل خانواده شهیدات کم و هوای چاکسازی و چاکبونوا با برید برات خواهم راستی کارسات که مزنه و اما جاره که نیه داخله حقیقت آکو بحث کرد سیاست اروپا حتی گراندن برانبر کجبره او اروپا جاره نیه بیشتر به هشتگ با خلکی به من بینیم که اروپا که شکلی گلک مزل اروپا هست سیاست خدا دوائن هل بجاردنیت اروپا مدید که حزب راست راو که دیجیت پنابرانه دنگ زیاتر هیناینا او دین سر حکم و قیاسات ولایت اروپی هاتینا گوهردن برانبر پنابرانه وروها جان اروپا لروی آبوری و روی او گلک گورانکاری هاتینا بحقیقت جان گلک زحمت بویا از لیره وکو نونری حکمت هرما کردستان فرانسه دوال خلق هرما کردستان کم که ولایت خوب جنه هلن سرای همه او نخوشی و تشتیل که کردستان های بله او جاننیل که اروپا او بود خازن بوی ولایت اروپی او باره گذران آبوری پیشان جارانیه بشید پیشوازی او پنابرانه بکرد و دوی یاسایت پارلمان اروپیش دا که سالا را بردو هاتا واجو کردن بریار دا او پنابری لیره که مافت پنابری نبید بزارین ولاتت و حتی ولاتت که شرش تدا هدید تبتی وکو افغانستان سوریا و نوکه عراقش براو پیشبون شید بویه نرد ولایت اروپی که هرما کردستان زن جانا هرما کردستان جانا که باشتر چاو ولایت دیگه و حکومت هرما کردستان آسایش و سقامگیری بو خلق خدا بیگریه بوی هم دعوت کنیم حقیقت خونه خنوی مترسیه تایبتی رکا دریا یا رکت قاچاقچیه چکاو قاچاقچیه مقابل که بازرگانی خلقی وقتیان هیچ وجدانک نیه که او خلقی فرید کن بی اوی هیچ تشتک یاسایی یعنی مروایتی نو ایوان ده هستند. باید وقتی هنگو بحث کرد حقیقت پیوست نکرد خلق جان خوابت مترسی و اروپا چون که اروپا جارانیه بگمان. زو باشه دکتر یعنی اروپا او همو یاسایی یعنی دستکاریه که اگوره بردام یاسایی نیو درک با پرسی کوش برام بوی که رجلم کوچه بگری بود چیم کوچه پی کنترل نکری یعنی کارساتی جوری لیکویت او که اردوای رودا ایتالیا براسی یعنی رودای کی زور خملا که بنسبت همو جهانه بو چی می کنترل نکری بگمان خود زنن که براستی اروپا سونیره کی زور گوری هست لگل ولاتانی روشالاتی نواراست و ترکیه یا ولاتانی تره و کاری که آسان نیه بطور هر کوچ دیارده که حال سرطای مروایتی و بردام بود تا کوستا کوچ اولی که خلق الولاتی خوی توشی مترسی بی نتوانید بجید مترسی سجانی هبید اما بردامش دبید و ولاتانی اروپی نتوانه باقد او سونیره گوریه که هیا لگل ولاتانی تر کنترل بکن اما دست باردوخی کسایتی خلق خوی برگاری خوی داد چون جانی خوی باشتر بکرد شونک با شونکی تره و بالا من به نسبت هریمی کردستان و دلم من هریمی کردستان پیشکردنی برچه ما بینی و امر لزور رویه و لروی دموکراسی و لروی آزادی و لروی بجوی جیانی و امنیه که خلق خوی بخیته بر دست او قاچاقچیانی که هیچ پرانسیپه که مروایتی نیه ام خلق خول دریا کردم گنه او اروپایی که خونی پیدا بینن بگمان او اروپا و خونه نیه که خلق پیدا بینه جان زور سخت لیره دتوانه این اوانه که لیره دجین و کردستان 24 ویان خودم پرسیاری خلقی تر بکن که جان با آسانی نه بتابتی که استا یا سکانی
ئەوروپا بۆ پەنابەری بە تایبەتی ئەو وڵاتانەی کە شەڕی تێنەمایە کە عێراق و هەرێمی کوردستان بەشێکن لەوانە زۆر ئاسان نییە مافی پەنابەرەتیان پێ بدات حتا مافی پەنابەرەتیان پێ بدات ژیان ئاسان ناکرێت کەوانە خەونی پێدەبینن ئەمە کارێکی ئاسان نیە بۆیە کۆنتڕۆلکردنی سنوورەکان بۆ وڵاتانی ئەوروپاکی کاری سەر دەکەن بەرەو پێشچوون چوە بەڵام بێگومان ناتوانن 100% کۆنتڕۆلی بکەن. بله دکتۆر هەڵبەتە تو زانیجی بسەدەما سەرکردنا ڕاستڕەوان ئیمانوئێل ماکرۆن پەرلەمانی فەڕەنساژی هەڵبەشاندیە کەواتە پرانیە وڵاتین ئەوروپا حتا پەرلەمانێکەتی ئەوروپاژی کەفکە دەستێ ڕاستڕەوان ڕاستڕەوژی بێگومان تو زانیجەیەکیش بابەت و پرسین سەرەکێک و سەرکەفتنە دژاتیکردنا کۆچبەرانە کەواتە ددەمێکە داکرد ئەvە دەسەڵاتێکی ڕەها لە وڵاتین ئەوروپا و گەلێک وڵات نهاکێت دەستێواندا پەرلەمانێکەتی ئەوروپاژی کەسکە دەستێواندا پێویستە خەڵک چاوەش بەیەکێ بگەیت گەلو ئەو فۆرمێن دەسەڵاتداریە ئەوروپا بێ کاریگەریەوان چاوە هەبیت بوو سەرکەیسێ پەنابەران پێویستە چاوە ئەفیەکە بێتە خواندن بێگومان ئەوە مەترسیی گەلێک مازنە سەر هەموو ئەوروپادا ئەگەر هاتۆ ڕاسترا بێنە سەر حکم بەتایبەتی دەسەڵاتی لە پەرلەمانە ئەوروپی وەربگرن چونکە دەنگت خۆ زیاتر دژی پەنابەرە وەردەگرن چونکە بۆ ئەوروپا دوو تژە گرنگە یەک ئاسایش دوو بژێوی ئەوە حسێب بکەن ئەو پەنابەرەتێن یەک ئاسایش وڵاتێکی دەدان دوو بژێوی خەڵکیش کەم بکەنەوە خەڵکی ئەوروپادا بۆیە ئەگەر ئەوە بێنە سەر حکم بێگومان کاریگەرێکە زۆر دەرسەر مافی پەنابەرەتە لە ئەوروپا دەهەبێت و حتا ئەوانەی کە مافی پەنابەرچ وەرگرتیە ڕەنگە ئەوانە بزەفرینە وڵاتێت خۆب تایبەتی ئەو وڵاتانەی کێشە تێدا نەمایە بۆ نمونە عێراق و هەرێمی کوردستان ئەوڕۆ بە وڵاتی ئەوروپی وڵاتێکی ئارامە شەڕ تێدا نەمایە توندتوژی نەمایە و نوێنەری وان هەم بەغدا هەم هەرێما کوردستانیش هەیە بینن هیچ مەترسێکە هوسا سەر ژیانە خەڵکی هەرێما کوردستانیان عێراقی دانینە کاریگەرێکی گەلێک ئەو دەبێت تایبەتی مەترسیە نەکتەنها بەس بۆ پەنابەرە بەڵکو مەترسیە بۆ ژیانە خەڵکی ئەوروپاشدا بۆیە هەموو حزبێت ئەوروپی تایبەتی ئەوڕۆ کار دەکەن بۆ ئەوەی ڕاستڕاو بنێنە سەر حکمێ بەڵام چەند وڵاتە هاتینە سەر حکم و مەترسەکە زۆر مەزن هەیە تایبەتی فەڕەنسا ئەوڕۆ هەموو ئەحزاب ئەمە سەرکردە حتا سەرۆکی پێشووی فەڕەنسا و فەڕەنسا و هۆڵاند جارێکی خۆبکاندی کردێ بۆ ئەندام پارلەمانەتیە بۆ حزبێت ڕاستڕاو دەنگێ بدەستێنن چونکە دەنگی دەستبینن دەبێتە تێکدانە شێوازە ئەم وڵاتانە و کاریگەریەکی زۆر سەر مافی پەنابەرە دەهەبێت و حتا ئەو پەنابەرێت کە لە وڵاتانە ژین. بەڵێ بەڕێز دکتۆر علی دۆڵەمەڕی بەرپرسی نوێنەرایەتی حکوومەتی یاریمی کوردستان لە فەڕەنسا کە لە پاریسەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئەمەدەبوونی بەڕست زۆر سپاس.